لە ڕۆژی جیهانی هۆشیاری ڕێگریکردن لە خنکان ئێمە ئەم تەوەرەمان تایبەت کردووە بە خنکان و ڕووداوەکانی خنکان بەگشتی لە ڕووبار و دەریاچەکانی هەرێمی کوردستان بەگشتی و سنووری دهۆک بە تایبەتی. باس لە هۆشیارەکان و ڕێنمایەکان لەگەڵ مقدم بێوار عەبدولعەزیز و تەبێژی بەرگەری شارستانی دهۆک دەکەم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە میوانی ئێمەیە. کاک بێوار سڵاوت لەبێ و بەیانیز باش، زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشداری. ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری ڕێگریکردنە لە خنکان وەکو وتەبێژی بەرگری شارستانی لەم ڕۆژەدا چی پەیامێک هەیە بۆ هاوڵاتیان؟ ئەوروکە ڕۆژی جیهانی ڕێزگارکردنە و ئەم تیمێن بەرگری شارستانی دهۆک مەتیمێت تایبەتی تیمن نقموان ئەفساڵادا شیانە 26 هاوڵاتیان قورتال بکەن ژمرنێ ئەگەر تیمێت مەلوە جهتا نەبان بیت ڕێژە خەندقینی زێدەتر لێ هات با گەلای هەروسات ناف ئاڤاهیاندا و هەر تیمە قورتالکردنێ مەهەنە و ناف تڕۆمبێلا داف تڕۆمبێلێت وەلگەریێن یانژی لێکدان ناوبەرە تڕۆمبێلەدا چێ بیتندێک هاوڵاتی تێدات میناسێ تیمێت قورتالکردنێ مەهەنە و تیمێت ڕزگارکردنێ مەهەنە ئەفسەڵە شێنێت ناف ئاڤاهیاندا و هەروسات ناف تڕۆمبێلەدا هەفدە هاوڵاتیان قورتال بکەن کەواتە 26 هاوڵاتی ڕزگاری هاتنە ڕزگارکردن ئەوەن کودا خەندەقەن هەروسا هەفدە هاوڵاتیژی یەت هاتنە قورتالکردن ناف ئاڤاهیاندا و ناف تڕۆمبێلەدا ئەفساڵەدا. باشە ئەمە وەکو ئامارێکی سەرەتایی بوو کە مقەدەم بێوار و تەبێژی بەرگری شارستانی دهۆک بۆ ئێمەی خستار و بە سوپاسەوە. کاک بێوار ئەمەوێ باسی ئەوە بکەم هۆکارەکانی خنکان لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای دهۆک بە تایبەتی بۆ چی شتێک ئەگەڕێتەوە واتە ئێمە دەبینین لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ئەو کاتیکە خەڵک دەچێتە سەیرانگاکان حاڵەتەکانی خنکان ڕوو لە بەرزبوونە هۆکارەکەی چییە؟ بله هۆکارێکە ئەوە بێگومان ئەگەر کەسێکی شەڕەزۆیل سەر ئاوا دەڤەرێکی نەبیت یان ئاوا پارێزگایەکی یان ئاوا قەزایەکی وەختی چیت ئاوێدا و مەلەوانیات کەتەن بێگومان ئەوە ئەگەرن و ئەف کەسە دێنە خەندەقین وەک ئەم نمونەکە سەر بینین و بەری سێ ڕۆژە کەسێک بەنداوە دهۆکێ خەندەقی و ئەف کەسە خەلکێ کوردستانە تورکیا بیە شوێرە هاتیە وێر و کرێکار بیە چوێت ئاوێدا بەنداوە دهۆکێ و خەندەقیە هەرچەندێک و بەنداوە دهۆکێ نویسارێکە ڕسمی ئەفساڵە شقای مقامیە دهۆکێ و ئاروسا و ڕێڤەبەری سکری دهۆکێ خۆ نویسارێک دەرەخست بوو ئەو جهەتە هاتبوونە قەداغایکردن و تیمێنمە چەندین هوشداری داوونە هاوڵاتیان هەروسا داوونەوان ڕێڤەبەریە و ئەفساڵە قەداغایکەن ئەفساڵە لێ هاتبوونە قەداغایکردن لێ نەتگەڕن هیچ کەسێک چین مەلەوانە تێڤە بکەتن نەف کەسە چوویە خوڤە دزاندیە و پڕێکێکا دیر چوویە مەلەوانێت تاوێداکردینە و خەندەقیە ساڵە پارژی هاتبوونە قەداغایکردن هەر بەنداوە دهۆکێک و هیچ ڕێدانەکە خەندەقینە پەیدا نەبوو ئەوەش ئەگەر هەندێ وەختێ ئاستە ئاوێ نزم بیتن ئاف کێن بیتن تۆرن ماسیا تاوێدا دەردکەون هەروسا چلە ئەوێ خەلچیت ماسیا پێدگیری گەلە جار هاوڵاتی تاوێنە تاوێدا پرتێ تراشا پرتێ دارا هەندێکە پرتێ تانەکە هەندێک ئاف دیچە ناودا کو یا کێن بی وەکی تەقنەکە هەریەکە وەکی داعیروشکێ مروید کەشتە خۆ و ئەوە هەمی ئەگەرن ڕاستی یعنی تایبەتی و بەنداوە دهۆکێ مەدا دیارکردن تیمێت مەبخۆ ساڵا پار شیاینە ڕێژەکە زۆر یا سیمەی و ئەف سیمێ البەریکە ئەف جهەتە کو ڕاز بینە و هاتینە هەر وەرگرتنش هاوڵاتیان و ببیە بەنداف لێ سیمە تێدا هەبیە و سیمە تیمێت مەیناینە دەری ئەف سیمەت ئاوێ دەخت کەفتە پێت کەسێکی مەلەوانێت کرد بێگومان ئەف کەسە دێ خەندەقی دوگیانە خۆش دەست دەتن هەروساف کەسێن گەشتیار ئەوێش ji dervey herêma Kurdistanê tên û seredana herêma Kurdistanê dikin û çine ser avê gelek cara şerazê ser ava deverekê nebîtin bêguman ev kese dê xendiqin û dê giyanê xweş dest den her çende me tîmên niqovanê belavay kirîn wan cihetê salane rîdanê xendiqînê lê peyda dibin کو افساله دا تیم ما شیاین اوک مده دیار کن 26 هاولاتیش مرنه قرطال بکن تنه خابیر زاخ و افساله 18 هاولاتیش مرنه قرطال کرینه اون کو رزگار کرینه 6 هاولاتی لخابیر زاخ و تنه کو خندقینه الویره وقتی کسک بچیده سر آوی ببینید کسک آکنجی قضا زاخ یا بچیکاتی چیتت خابیری دا ملوانیات آویدات کتن او جده هزر کتن ویجی او هزو شیانه تن چی چات آویدا گله جراف کسه کو گشتیار بیه و خندقی و دیانه خوش دست بده وجا مدوب دینه
دیار کن کسی که شرازی سر آب دوری نبیتن پیچ رنگی که بلا ملوانیات آب دانه کتن بلکه سنور پارزگاه دهو که جی رجک زور آوله هیا کم سحکین خابیر زاخب تنه بس اوید ناف قزا زاخورا در باز بیش بلیش در وی قزا زاخو نزدیک 18 کیلومتر هیا هر روز پاش در وی قزا زاخو رجک زور مازن هر روز بنداوا میسد کفتن نزدیک قزا سیمله کو گله جاریدن خندق لیوری پیداد بن بنداوا دهو که کم سحکین نحیا شیلاد زین نحیا درالو که سحکین قزا بردارش قزا کری رجک زور آوه هیا براستی و تولات یشیار و داریدن خندقینی پیدا نبن واتە کاک بێوار ئەتوانین بڵێین کە زۆری ئامارەکانی خنکان لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای دۆکە بەگشتی بۆ ئەوە بگەڕنینەوە کە ڕوبەرێکی ئاوی فراوان هەیە یاخود ئەگەڕێتەوە سەر هۆشیاری تاک. بله روبره که زور آوه هیا چی بیتن حوالاتی هزر بکن پارزگاه دو که آفلینین آنجی یا کم ردند خندقین پیدانه بنا برو واجی روبره که زور آوه هیا یعنی اف جهتت مداینه دیار کرن هکم سحکین مریبارزه هیا مخابیر زاخو هیا بنداوا میسل بنداوا دهو که بنداوا میسل وقت کفتر خیسی میلی که رجاک زور مزنه پراستی برند ردند خندقین دم پیداد بن پارزگاه دو که رجاک زور تیتا تومار کرن. کاک بێوار ینی بەگشتی گەنجان خەڵک کاتێک دەچنە سەیرانگاکان و دەریاچەیەک ڕووبارێک بوونی هەبێ هەر ئەچنە ئاوەکەەوە ینی هەر پەنا بنە بەر ئەوەی مەلە بکەن ڕەنگە ئەمە تا ڕادەیەک بە ئێمە کۆنتترۆل نەکرێ بەڵام دەمەوێت لە زاری تۆ وەکو دەبێژی شارستانی بەرگری شارستانی دهۆک ئەومان بۆ بخەیتە ڕووکە بەگشتی ڕێککارەکان چین بۆەوەی حاڵەتەکانی خنکان کەم ببێتەوە. پێویستە تاک چی ڕێکارێ بگرێتە بەر لە چی ئاوێکدا مەلە بکات لە چی ئاوێکدا مەلە نەکات کاتێک کە مەلە دەکا ڕەچاوی چی خاڵێک بکات. بله رنمان رزگار کردن که برای که سوشیال میدیای براسی بنا بلاوی کردن که حوالاتی بزانیتن ردانت خندقین پیداد بن و نچنوان جهت اوی شرازیل سرا و دوری نبید ریکا دویب لازم خو فیل کن براسی یعنی زارو بنا فیل کردن حتی ید مازن جایی که ملوان نبید لازم خو بیت فیل کردن که جهت هنه بچن خلی فیل کن و پشت اینگشینی که بزاوی بکن چند داوید مازن دا ریکا کادی که گل جار کسک بیتی نخوش یانجی نخوش کرونا یانجی علاج کی خود ایشکای گران علی گل جاکو کتاب آوه داوید اوه هزر کتن اجبر اف نخوشیایی هی اف چاره سریایی ول گرتی و اف علاج خاری آنکو حبکن درمانن با علاج بو چاره سری خارین وره اوی هیس نامیدد لشویده گل جاکو کتاب آوه داد بیتن نشد آوه در باز بکت یان جا آوه همی ببریت و خلاص بکتن یان خوش دست بدادن یان جی کسی بو مای 2 سال 3 سال نچویت آوه دا کسی که ملوانه وقتی کتاب آوه دا راسا نچته جهده کی کیر بلا بزانیتن کو وقتی تو ماوی که درش ملوانی نکه تشنجات دلش تاگیرن توهیز و شیانیت برینین اوجد بنا اگر حوالاتی بخندقن یکیش اگر دیکو وقتی کسی کشتات آوه که دا یا راستیای بیتن بندا و که دا آنیا گرم بیتو دشه بو ماوی که درش مینیت آوه دا ولی که تو بشات آوه ریباره که دا کو اف آوه او بیت آوه بچی تو نش بو ماوی که درش مینیت دا یعنی تو نیوی دمیجی نشه تو مینیت بندا و که راستیای دا یا آنکو یا جهتی که مصباح که داخلیه تو چوی ملوانت داد که به تو زرهند که وقتی آوه بچیتن تو پید وی هزه که و تو پید طاقه که گلک آب هزی حتی تو بشید مینیت و آویده و اگه آفیا تازی بیتن پتر معرض بید لشه مروی که تشنجات مروی بگیرن مروف نشید گلک هزی بده تخو که و آوی ببرید آنکو ملو وینتی دا بکنیم ماهی که مرش ماهی که درش میتاتی دا افجاد وی تحولاتی هشیار بی تایبتی که اگر کسی که ملوان نبی تختش تطاویده بلا نشت عردی کیر بلا بر لیویت آوی بیتن جهت اگه وصابید که تیم مل له بن وقتی تیم مل بینن کسی که پید وی هاری کاری بیتن دابزیتین وقت جهته و وی کسی خلاص بکن بس اگر کسی چو جهت که ودر کسی که وری نبید و تیم المجل وری نبید وقتی خندقیت کس نشد هوارایی بچیتن گل جاریدان ها بیاش پتر دو کس و سه کس یت خندقین هوارایی کدو چون شوی که خلات اف کس گیان خویش دست دای وقتی چندین گنجی چن سر آوه دا آوه راستی لازمه کسی که شو وری سیکل گل خوب طرفا چندین چوب ال گل خوب نگر ها تو کسی حتی ملوان جیبن کسی که پید ویهاری کاریه بو وقتی چید وی کسی قرطال بکد به چوب نچیته چوبی پاوت بریام چوبی چیته چون کف کسی خندقیتن اگر تو چیب سینگو سینگم شوی که خلب چیه اف کسی بده بزاوی کردن خوب سر ملیتا داد بیتن اگر کو تجب خندقینتن بس اگر چوبک هبیتن یانجی سفینه دوره هبیتن بلا مکا بچیک هبیتن تو شب کار بینید شوی کسی قرطال کی جبهان داجیان تاجی نکفتت مطرسیه دا باشا هندێک جار لەو شوێنانی کە
گونجاو نییە بۆ مەلەکردن هێما دانراوە هەندێک جان ڕێنمایی دانراوە ئێمە لە پرۆگرامی هاوشێوە ئێوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەمیشە ئەو هۆشیاریە بڵاو کراوەتەوە کە پێویستە هاوڵاتیان لە مەلەکردن دوور بن بەڵام لەگەڵەوەدا دەبینین حاڵەتەکانی خنکان بەردەوامن لەسەر مە دەمێت سەرنجی تۆ بزانم. بله وقتی الجهت که حوالاتی بینن تولک لحاظ بیت دانان اب جهت قدقه یا اب جهت ظهرو کنیان یکی را دم مطرسی سرجانتا پیدا بیتن لازم حوالاتی نشتا طاوی دم ملوانیا نکرد کوک مده دیار کردن براس یعنی بنده و دوی که اف جهت همی هاتی قدقه کردن تیم ما بردوام سالا پار و افسال همیه بلمال ویرید گرین لینا گرن چه حوالاتی بچنا طاوی ده حتی پار تیمت فروکوان جل هندا بنده و دوی که تات نوچون چون پرتسیمت ده هبون اصل آوه نظم بو گلک جهت مطرسی سرجان حوالاتیان پیدا بو كل فيرا براستي يعني ما رين ما بلاوي كاين نوي سارة رسمي دركاتيا اشرف بري سكري دو كي كوف جهه قدغه بس چوينه خوبد زاندينه كو بري سي روجا 4 روجا طر مغلويري هاتيه ديتنو طاوي دا خندقيه دو كاسي دجاتينا قرطال كرن يعني الفيرا جل جهه تابلو لتنا داننا تنا قدغه كرن بل حولاتي بيتن بيتن كاسغلويري نبيتن خوب ود زيني تو بشيد ملوانه طاوي دا كاتن فيرا مدرسي سرجانا و پیداد بي يانجي ديكو باب جل جاران كاسن دان عمرن كاسن مازن دچنا سار آوه خواهنات آوه دا کسی زارو دوی هزار کاتویجی او هزو شان وان کسایت هن وقتی اف کسی مجیل بمپیاری که وان شوی جهتی چن اف کسی زارو وقتی خود پافتا آوه دا بگو من اف کسی دی خندقیتن لازم کسی مازن پیش چاوید زارو کپراسی خونه هاونات آوه دا جبو هندی دا جیانا وان کسی زارو جی نکفتت مطرسیه دا لبشکی زوری لحالتکانی خنکان دا اما دبیستیم کام کسی خەریک بۆ دەخنکێ کەسێکی نزیکی هەوڵی دا و ڕزگاری بکات بەڵام هەردووگیان خنکاون لەسەر مەسەرنجی تۆ ئەمە بزانم کاک بێوان ینی هەندێک جار هەوڵە درێ کەسی بەرامبەر ڕزگار بکرێت کەچی هەردووگیان ژیانیانەکەوێتە مەترسیەوە کاتێک کەسێک لە پێش چاودا دەخنکێ چی بکەیت؟ ڕاست بله الویرا اگر کسی که ملوان نبید راستی ناچی بیتن بزاوی بکن چی کسی که قرطال بکردن وقتی تو بزاوید که جیب چی لازمه تو چی نیزی کی وی شنی که چیت آویده نکو جهت اگه دیر چیت آویده تو ملوان که حتی بگه نیزی کی وی تهس نمیتد لشیده وقتی بزاوا قرطال کردن جید کن راستی لازمه دو بن سه کس بن پیک وب چنه چون که اف کسی خندقیتن بزاوا رحیه گله جاره دی خوب سر ملتیو داده تایبتی اگه سینگ و سینگ کسی بچیته ای که قرطال بکردن دی خوب ساستوی داده دیگه ویش استوی چون که خندق بیدن وی حالتی دبنا دلش داد کسی که هزکنی ندلش آپیک و بلند بکردن برهنده لازمه پشت و پشت بشیته یعنی پشتاوی کسی الکابرای بیدن و کابرا بشیتن وی کسی ملوانیا هدی قرطال بکرد و یا باشتره و چوبه کلگر خوبتن چیته یان بلمه کلگر خوبتن یان جی وریسک هبیتم چوبه کی و گریدت و پاویت بر یعنی بزاوی که پاویت بر او کسی کوب خندقی کو خوب چوبی و گریدن و وی کسی بکشید اما که کسی که ملوان نبید بزاوار رحب کردم چیته کو وی کسی قرطال بکردن بیتن اف کسی ویج بخندقیت و گله جرا اف حالت هاتینا تومار کردن زۆر باشە لەگەڵ ئەوەیدا کاتێک بۆ نمونە مەلەوانێک کەسێک لە خنکان ڕزگار دەکا پێویستە چۆن ڕەچاوی ئەو بکات کا پێویستە چەند فریاگوزارێکی سەرەتایی بۆ ئەنجام بدرێت لە پێش ئەوەی کە تیمەکانی بەرگری شارستانی یاخود کەسانی شارەزا بکەنە شوێنەکە. بله براستی زورا گرنگه گله جاره وقتی کسی که حتی نبس تیمت نقم وانا حالاتیجی وقتی کسی که شعوتی نداری لازمه جاره سری دست بیکل ویره بو بیت انجام دان شنی بیت روانه کردن بو پزشکان نزدیکتری بنگه تندرستی ویره گله جاره کسی که شعوتی نداری بیتن آف یا چیا قصبه هوایی اف جهت هوایی ولگریتن یا تجی آوی ویره تو بزاوی که وی آوه سینگیوی بدریخی چندی رک هنه کو گله جاره شلای ما و بو تیم متنا گوتن و شلای تیم صادو 22 و تینا گوتن با حالاتیان ودوان رکات و کار بینی و شریکا به نخوش خانه اگر هاتش آب داری خست و سینگیوی تجی هوا افجی هوای هوالگری تجی آب بیتن حتی تو به نخوش خانه 10 خلکان 20 خلکان نیف دمش بیت کسب خندقیت آنج گیان خوش دست بدادن بله اگر ویر تو چهار سری که دست بکی با انجام بدهی و آبش سینگیوی خالی و که پدوی هناس دست کرد هناس دست کرد تو با انجام بدهی و تو حفکایی بلند بکی آن کو دوی بلند که ارزنکایی بلند بکی جبهه دقیق صبا هوایی افجهت آف چوی در کویتن و بوریا حفکایی وب بیتن کبشیتن هوا اگیب هل کشیتن بیتن به افوار که تو کار بین وری تو شوی کسش مرنه قرطال بکی حتی به نخوش خانه اف جای فر وقتی کسک نو که گوداری آمد کرد یا بینه پیش ما بیتن وقتی بینید کسک یت خندق طاوه که وقتش آوه دارت خیتن
بلا حرکتی تدانه بیتن بلا حذف کتی مریجی الویرا یا پیدوی چندین ریکاب کار بینیتن کوزکیوی بگویشیتن حتی اف آواش قصبه هوایی اف جهت هناسه در کویتن یا جی درشکت سردوی شوی بیتن پیتوی بلندتر بن سریوی جبهند داف آوا اجدوی در کویت و حفکوی بلند بکتن هر صابوریا حفکوی ویتیا وکری بیتن و جبهند ازمانوی جناچ بیتت دوی دانه بیتت دا ایران تبلا خوب کردت دا و وان ریکابو کار بینیتن کواف آوا اگه سنگی در کتن هناسکا دستکر بو بیت انجام دان بیتن اف کس جاره کدی بزوری تجیانه. لەسەرتای قسەکان داوتت ڕوبەرێکی ئاوی فراوان لە پارێزگای دوهۆک و سنووری پارێزگای دوهۆک بەگشتی بوونی هەیە. ئەمێ بزانم ئەم ڕوبەرە فراوانی ئاو تیمی شارەزای بۆ دابین کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی حاڵەتەکانی خنکان بە پێی پێویست تیم لەسەر دەریاچە و ڕووبارەکان هەیە بۆ ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان. نخیر ما تیمت هین بس کتو بیج ما کنترل سر همی جهت های کری زور اب زحمته و اگرم بین نمونه خبیر زاخو بینین ما سه تیم هنه کل قضا زاخو رجت خندقین بارب تلویر تینا تومار کرن الویرا بنگه که تیم نقموان مدارن سر خبیر زاخو یعنی برانبر خبیر زاخویه دیراتی هایی گل اگر نابیده 5 متر زور نیزیکه ویرا هر تیم مبخور را بینه دورماندور اوه پر بشفری و کی حوزه که چه کره بوان کسانیت ملوان کب چند وی جهتی دان کد وی حوزه بچیک دا وی بنده و بچیک دا دانه خندقن هر روزا اکوم دا دیار کن 18 کیلومتر آوید ناف سنتر خابیر زاخو را در باز بلیج در وی خابیر زاخو افجا که تو بشید ناف خابیر زاخو دا 18 کیلومتر کنترل سر وکی ادش در و زور اب زحمته جهت دی هنه کو گلک برفره هن تو نشه کنترل سر همیه بکی افجا ما او جهتای کنترل کرین اوید حوالاتی چنه گشته و سالانه ملوینه تعداد کن و خندقین رجت خندقین لیت تینا تو مارکن تایبتینک پرازاخ و کو روزانه حوالاتی چنه تعداد ملوانیات کن و گشتیارتین سردان آورید کن ما تیمت خلویر زیاده کرینه تیمت مل ورد آمدنه کو اما تو بجی همی آوه تو نشه همی آوه کنترل سر بکی اگر نو کم نمونه بینیم بنده و میسل زورا برفره و کفته سنور قضا سیمل بو برخت ناف بر قضا سیمل و بنده و میسل تو نشه کنترل سر همی بکی ویرا تنه کم تو بشه کنترل سر مساحت کا زورا کیم بکی اما یادی تو نشه سر همی بکی افجال ویرا و حوالاتی هشیار بیتن وقتی چی تصار آویدا ببینید کسک لورین یا تیم ملورین برانش تطوان جهت اوید یبتنه بن آنید ودر بن چونکی بیتن اف کسب خندقید کس نبید هاری کاریایی بکد وش آویب دارخید. سپاس با مقدم بیوار عبدالعزیز و تبرجی برگری شهرستانی دوهۆک لەگەڵ ئێمە دابووی کاک بیوار زۆر سپاس بۆ تۆ. زۆر سوپاس بۆ ئێوەش. سپاس. خۆشەویستان سەبارەت بە هەمان بابەت حاڵەتەکانی خنکان و ڕۆژی